سارتر لە دۆخی کەشوهەوە خەمساردی دەسەڵاتدارانە لە ئاستی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران. ئەمە وتەی نوێنەرێکی مامۆستایانی ناڕازیە و پێی وایە دەسەڵاتداران باکیان بە ژیان و گوزەرانی موچەخۆران نییە، بەمەبەست یاری بە کات و قوت و ژیانی موچەخۆران دەکەن. دەژڵێت پێویستە سەرجەم موچەخۆرانی فەرمانگەکان و مامۆستایانی ناڕازیش یەکدەنگ بن و هەڵوێست وەربگرن. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان سارتر لە کەش و هەوای زستان و مانگی سەرماوەزی پاییز لە بەرامبەر موچە و قوت و ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان سارترن لەمە. بۆیە ئێمە لە دوای بڕیاری دادگای فیدرالی کە لە 22/2022 بڕیاری دادگا دەرچوو بۆ تۆڵتنکردنی موچە، بەڵام هەتاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم یاری بە کات دەکەن، کات دەکوژن بۆ ئەوەی ئەم بڕیارە جێبەجێ نەکرێ. ڕاستی شوورەیە تەنها مامۆستا جارێکی دیکە بێتەوە سەر شەقام. پێویستە هەموو فەرمانبەرانی هەموو دایرەکان بێن بەیەک هەڵوێست بایکۆتی هۆڵەکان بایکۆتی دایرەکانی خۆیان بکەن، نەستنەوە فەرمانەکانی خۆیان هەتاکو موچیان پێ نەدرێت. ئەوە ببێ بە کللتورێک، ینی هیچ کەسێک بەبێ جێبەجێکردنی دابینکردنی مافەکەی ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکە. فەرمانبەرێکی ناڕازیش دەڵێت بە ئاگەری زۆرەوە ئەم ساڵیش 2 موچە دەفەوتێت و پاشەکەوت دەکرێت. دەژڵێت دەسەڵاتداران باکیان بە دۆخی ژیان و موچەخۆران و دەنگدەرانیان نییە، بەڵکو بە کۆمەڵێک دیزاین و داهات و پارە سوڵتە و دەسەڵاتیان ماوەتەوە. بەداخەوە ئەم ساڵ ژوەگەوەی کە دەبینینەوە بەرەو هەنگاو دەنین بەرەو مانگی 12 تا ئێستا موچەی مانگی 10 تەوزیع نەکراوە. ئەمەش نیشانە و دەلالەتی ئەوەیە کە بەڵێ بە ئەگەری زۆر بە ئەگەری سەدانەوەت ئەم ساڵیش لانی کەم 2 موچە دەفەوتێ کە لە ساڵی ڕابردووش 3 موچە فەوتە. دیارە حکومەت فێر بوو بەم بابەتەوە، زۆر گوێی لەوە نییە لەبەرەوەی حکومەتێکی خەمساردە بەرامبەر بە موچەخۆرانی خۆی. تقریبا لە ماجی 5 هەتا ئێستا 2 معاشا داینە، 4 ماگە پاریان لەداین، هەتا ئیشیان پێکردین بە هاوینەکە. ئێستا بە خۆشخێزاندام 2 مدای سەقەتش مێخ ئاخ بە 4 ماجی بەڕێ واسەکە 1 دینارم نییە. لە ئێستادا هاوڵاتیان پێدەنێنە مانگی 12ەوە کەچی هێشتا حکوومەتە شکست خواردووەکەی پارتی و یەشێتی و پاشکۆکانیان موچەی مانگی دەیان دابەش نەکردووە و ڕوونیش نییە و چۆن دابەشی دەکەن. ئەمە جگە لەوەی چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 ئەم ساڵ بەنا دیاری و لە تاریکیدا ماوەتەوە و بەپێی زانیاریەکانیش ئەگەر و مەترسی لەسەر پاشەکەوتکردنی موچەی ئەو مانگەی کۆتایی ئەم ساڵیش هەیە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.